سەردانی قەزای دەربەندیخانمان کرد، سەردانی کۆمەڵی لە فەرمانگاکانمان کرد، سەردانی بەنداوی دەربەندیخانمان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە بزانین کێشە و گیر و گرفتەکانیان چییە، وەکوەوەی کەوا وازەحات 4 دانە مانگە ئەمان موچیان وەرنەگرتووە و بایکۆتیان کردووە. ئێمە پێمان وتن کە ئێمە هاوکارتانە بین، یارمەتی دەرتانە بین بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوەیەکا بە سوپاسەوە هەموو ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لە بەنداوەکە هەن بە تایبەتی کێشەی نەدانی موچەی کارمەندان کە بۆ ماوەی 4 مانگە ئەو موچەیە نەدراوە و 2 جەژنی لەسەر یەکە کارمەندانی بەنداوی دەربەندیخان سەرباری شەو نخوونی و سەرباری ئەوەی کەرەنتین هەبووە ئەوان دەوامی بەردەوامیان کردووە تا ئێستا موچەیان وەرنەگرتووە. موچەکە لە ڕاستیە لەلایەن عێراقەوە ڕاگیراوە. ئێمە بەڕێز لێ پرساوی مەڵبەند گفتی داینەیە کە لەسەر خەتە بێ بۆ ئەوەی لەگەڵ هەموو ئەو بەرپرسیارانەی کە لە هەرێم یا لە حکوومەتی عێراق یان نوێنەرانی کورد لە عێراق بە دوواداچوون بۆ ئەو کێشەیە بکەن بۆ ئەوەی بە زووترین کات ئەو کێشەیە چارەسەر بکرێت، چونکە ئەو پرۆژە استراتیژیە گرنگانە تحملی بایکۆتکردن ناکات، تحملی بەجێهێشتن ناکات، تحملی ئەوە ناکە کە کارمەند 24 ساعت بە دیاریەوە نەبێ. بۆیە لێرەشەوە جارێکی تر داواکەین کە بە گەرمی و بە شێوەیەکی جددیانە لەو کێشەیە بکۆڵڕێتەوە بۆ ئەوەی بە زووترین کات ئێمە بتوانین کێشەکانمان چارەسەر بکرێت.